ئێمەی ژنان خاو نەبووینەتەوە و خاویش نابینەوە بەردەوامین لە داکۆکیکردن لە مافەکانمان. هەموو شێوازە مەدەنیەکان ئەگرینە بەر و کار دەکەین بۆ یەکسانیکردنی نێر و مێ لە جێبەجێکردنی ئەرک و مافەکانمان بەرامبەر بە یەکتری. هەوڵەکانمان بۆ چەسپاندنی دیموکراتی و سەروەری یاسا و برەو پێدەدەین لە ڕێگەی پرۆژە جیاوازەکانمانەوە. خۆمان ئەرکدار دەکەین بە دابینکردنی ئازادی و یەکسانی و کاڵکردنەوەی هەر جیاوازیەکی ڕەگەزی ئەگەر هەبێت لە ناو خێزان و کۆمەلگا و شوێنکارەکانمانە. تووندوتیژی دەکرێت کار دەکەین لە پێناو ڕاگرتنی باڵانسی جێندەری و فراهەمکردنی کەشێکی گونجاو بۆ پێکەوە ژیان لە ناو خێزاندا چارەسەرکردنی کێشە خێزانیەکان بە شێوەیەکی یاسایی. ئەوەی دەبینرێت و چاوەڕان دەکرێت لە کچان و ژنانی کورد چاونەترسانە لە ئێستادا لە ڕۆژئاوای کوردستان ژنان هاوشانی پیاوانچێکی بەرگریان هەڵگرتووە دژی داگیرکرد دەجەنگن کە نمونەی ئازایەتی و بێری ژنان پیشانی هەموو جیهانی داوە. لە کۆتاییدا بنەوەی بەڕێوەبەرەتیمانەوە دەستخۆشی لە ستاوی ئامادەکاری ئەم بۆنەیە دەکەین و سوپاسی ئامادەوانی هەمان دەکەین دەستخۆشتان دێتەکەین. زۆر سوپاس. بەڵام ئەوەی جێگەی داخە لە دەرەنجامی بەدواداچوون و چاودێریەکانمان ئەوەمان بۆ ڕوون دەبێتەوە کە بە شێوەی گشتی خانەکانی داڵدەدانی ژنان وەکو پێویست نین. لە زۆرێک لە ئیدارە و قەزاکاندا خانەکانی داڵدەدان بوونی نییە. زۆر جار ژنان کە پێویستیان بە شەڵتەر بۆ لەو ناوچانە لا بنکەیەکی پۆلیس یاخود لە مەرکەزەکانە ماونەتەوە. کامەشێک کێشەیەکە بۆ ئەو کەسەی کە کێشەی خێزانی هەیە. هەروەکوەش بینین کە زۆربەی ئەو ژنانی کە لە ناو شەڵتەرەکانان زۆر جار پەنا بۆ خۆکوشتنە بەنیان پەنا بۆ بن کە بچنە دەرەوە و دواتر لەلایەن خێزانەکانیانەوە کوژرێن. سەرڕای ئەوەی کە شەڵتەرەکان لە ناو پارێزگاکاندا هەن چەندین کێشە و کەموکورتیان هەیە کە ئەمە ئەرکی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانە بۆ چاکترکردنی بارودۆخی شەڵتەرەکان. سەبارەت بە ئامارەکان سەبارەت بە ئاماری بەڕێوەبەراتیەکانی بەرەنگاربوونەوەی تووندوتیژی دژی ژنان و خێزان لە هەرێمی کوردستان ئەگەر بەراورد لێ بکەین لە مای 6 مانگی یەکەمی ساڵی 2010 لەگەڵ 6 مانگی یەکەمی ساڵی 2019 چەند ئامارێکمان بۆ دەرەکەوێت. لە هەولێر لە تەنها لە 6 مانگی یەکەمی ساڵی 2010 1624 حاڵەت هەبووە، بەڵام لە 6 مانگی ساڵی 2019 1823 حاڵەت هەیە کە ئامارەکان بەرز بوونەتەوە. لە دووهۆک 1127 حاڵەتە بۆ لە 2010 بەڵام لە 2019 بەرز بۆتەوە بۆ 1278 حاڵەت. لە سلەیمانی 851 حاڵەت بەڵام ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 1327 حاڵەت. لە گەرمیان لە 405ەوە نزم بۆتەوە بۆ 386 حاڵەت. لە ڕاپەڕین لە 237 حاڵەتەوە بەرز بۆتەوە بە 274 حاڵەت. لە سۆران لە 142 حاڵەتەوە دابەزیەوە بە 139 حاڵەت. کامەوەمان پێگەێنێ کە بەردەوام ڕێژەی ئامارەکانی تووندوتیژی لە شارەکان لە هەنێ لە شارەکان ڕوو لە زیاد بوونە بە ڕێژەیەکی کەم ڕوو لە کەم بوونە. ئێمە لێرەوە پەیامی هەموو خانمانە کیژانە ئەو کچانە گەیەنی ئەمە هەموو پەیامی ئەو کچانەیە کە بەبێهۆ وایە لێکرا ژیان بەجێبێڵن. جارجاران توانی سەردانیێرە بکەین بەڵام ئەوە بەردەوام خزمەتی باخەکەمان ئەەکەن. زۆر سوپاسی. ئەم ڕۆژۆ هەڵوێستێکی خۆمان بۆ ئەو ژنە کە بەو شێوازە دەبەردانیە عنها فاڵ فلان دا ئەنێ نامە بۆ ئەو پێیان بڵێ فاتی پێشتەشی دەبێت بە فریشتە